جەنگی کیسەی مەرگی عێراق لە 26 شوباتی ساڵی 1991 لە نێوان سوپای عێراق و سوپای ئەمریکا لە ماوەی دووەمین جەنگی کەندا و جەنگێک ڕوویدا. ئەم جەنگە لەلایەن ئەمریکیەکانەوە بە چالاکی جەنگی بیابان ناسراوە. شارەزایانی بواری سەربازی لەبارەیەوە ئاماژە بۆ دەدەن کە یەکێکە لە گەورەترین جەنگەکانی تانگ لە مێژوودا. ئەوەی ئەم جەنگەی زۆر تایبەت کردووە ئەوەیە کە عێراق توانیوێتی لەم جەنگەدا بەسەر ئەمریکیەکاندا سەر بکەوێت. ئەم جەنگە لە کۆتا ڕۆژەکانی دووەمین جەنگی کەندا و دەست پێ دەکات لە ئەنجامی هێرشەکانی سەدام حوسێین بۆ سەر کوێیت. سەرنجام تانکەکانی عێراق ڕوبەڕووی تانکە ئەمریکیەکانی پرادلی بوونەوە. سەرەتای جەنگەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەمریکیەکان لەسەر ڕێگەی مەرگ نزیکەی 1500 ئۆتۆمبیلیان بۆمباران کرد کە لە کوێیتەوە هێنرابوون بۆ عێراق. سەرنجام جەنگ لە نێوان سوپای حرس جمهوری عێراقی و سوپای ئەمریکا لەبەرە بەیانی 26 شوبات دەستی پێکرد لە ڕۆژاوای دۆڵی باتن. سەرەتا ئەمریکیەکان توانیان زیانێکی زۆر بە عێراقیەکان بگەێنن. بەشێک لە سەربازەکانی تیپی تووکلنا بوونە قوربانی. دواتر سوپای عێراق هەستا بە ئەنجامدانی پلانێک بۆ ئەوەی تۆڵەی خۆی بکاتەوە. پلانەکەش بەو شێوەیە بوو کە ئاگرێکی زۆر بکەنەوە تا دووکەڵێکی زۆر دروست بکەن. جگەلەوەش کەشوهەوا خۆی لە خۆیدا خۆڵبارین بوو. هەموو ئەوەش وای کرد کە ئاستی بینین کەم ببێتەوە. بۆی ئەمریکیەکان ناچار بوون کە دووربینی شەوان بەکار بهێنن. پاشان ڕایان گەیاند کە هیچ سەربازێکی عێراقی لەسەر هێڵی سنووری کوێت و عێراق بوونی نییە، چونکە دووربینی شەوان لەبەر ئاگرەکە نەیدەتوانی بەباشی ببینێت. بۆیە پێیان وا بوو کە ئەوان کشاونەتەوە. بەڵام تووشی شۆک دەبن کاتێک درک بەوە دەکەن کە سەربازەکان تەنها 300 مەتریان ماوە بگەنە سەریان. بەو شێوەیەش عێراقیەکان دەست دەکەن بە تۆباویشتن و تەقەکردن لێیان. ئەمریکیەکانیش بەناردنی موشک وەڵامیان دەدەنەوە، بەڵام بەهۆی ئەوەی باڕەمەکی بەکاریان دەهێنا چونکە ئاستی بینین زۆر نەبوو، زیانێکی زۆر لە خۆیان کەوت. لە دوای دوو کاتژمێر لەو پێکدادانانە و چەندین زیان و سەرکەوتنی گەورەی عێراقیەکان سەرنجام بە ئاگر بەست جەنگەکە کۆتایی پێهات و لە مێژوودا ئەم جەنگە بە جەنگی کیسەی مەرگ ناسراوە.